ئەچینە کەرکووک و قودسی کوردستان کە لەوێ لقی کەرکووکی سندیکەی هونەرمەندانی کوردستان خەڵاتی ڕێزلێنانی بەخشی بە کۆمەڵێک هونەرمەند کە بێگومان سەرەتای مەراسیمەکەش بە کۆمەڵێک میوزیک و بەرهەمی هونەرمەندان دەستی پێکرد و دواتریش خەڵاتی ڕێزلێنان بەخشرا بە کۆمەڵێک هونەرمەند. لقی کەرکووکی سندیکەی هونەرمەندانی کوردستان بە هاوکاری بەشی ڕێکخراوە دیموکراتیەکانی مەڵبەندی کەرکووکی یەکێتی مەراسیمێکی ڕێزلێنانی بۆ هونەرمەندانی کەرکووک ڕێکخست. دەستپێکی مەراسیمەکە ئاهەنگێکی میوزیک و گۆرانی لەخۆگرت بوو. پاشان خەڵاتی ڕێزلێنان پێشکەشی ژمارەیەک هونەرمەند کرا کە لە بواری جیاجاکاندا خزمەتی کایە هونەرەکانیان کردووە لە شاری کەرکووک. هونەرمەندان، هونەردۆستان، میوانە بەڕێزەکان ئامادەبوون. البته ڕێزلێنانە لە پای ئەوە دێکە هونەرمەندانی ئەمڕۆکە خەڵاتەکرێن ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە شارەکە بۆ پێشخستنی هونەری کوردی. بۆ ئێمە وەکو لەو سۆنگەیەوە هەست بەرپرسیارەتی بەرامبەر بە هونەرمەندە خۆشەویستانەکە ماوەیەکی دووری بێژە ئیشی باشەکەن خزمەتی هونەری کوردی دەکەین. بۆیە ئێمە پێمان باش بوو وەکو سەندیکای هونەرمەندانی کوردستانی کەرکووک ئەم مەراسیمیان بۆ ساز کرد.